لا شارەوەم کاتتان باش بانگەشەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق زۆری ڕۆیشتووە کەمی ماوە هەفتەیەکی دیکە خەڵکی کوردستان دەنگ بەو نوێنەرانەیان دەدەن کە چاوەڕوانیان لێ دەکەن لە بەغدا جەسوورانە دانوسان کار و داکۆکی کار بن لە مافەکانی خەڵکی کوردستان هەندێک لەوانەی لە شاری سلەیمانی کاندیدن لە میانی ئەم دیبەیتەدا قسەی خۆیان دەکەن دانا جەزا عەلی کاتب بەربژێری ژمارە 2 لە لیستی 184 پارتی لەگەڵ ئێمە بێت زانا بێستون عەلی کاندیدی ژمارە 32 لە لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلەیمانی بە هەمان شێوە لێرە دەبێت بە سوپاسەوە مەحموود شێخوەهاب کاندیدی ژمارە 5 لە لیستی 142 بزوتنەوەی گۆڕان هەروەها لوقمان حەکیم پسپۆری زانستە سیاسیەکان مامۆستای زانکۆی گەشەپێدان شرۆڤەی وردەکاری بەرنامەی پارتیە کات لەگەڵ ئۆدیەنسێک کە مەبەستیانە قسەی خۆیان بکەن زۆر سوپاس کە هەمووتان لێرن بەر لەوەی بچینە وردەکاریەوە پێم خۆشە هێڵە سەرەکیەکانی کارنامەی پارتی ببینن دوایش قسەی لەسەر پارتی بە شێوازی دیالۆگ و ئاشتیانە کە لەسەر زامنی مافی چارەنووس دەکا بۆ خەڵکی کوردستان لە کارنامەی هەڵبژاردنیدا لەسەر ئەم نەهجە داوای دەنگی خەڵک دەکا لە کارنامەکەیدا دەڵێ بۆ شەڕی مافەنەتەوەیەکان ژیانێکی ڕووسورانە و نانی سربەرزانە بۆ خەڵکی کوردستان دەچنە بەغدا ئامانجی بەهێزکردنی پێگەی کوردە لە عێراق و وڵاتانی دەرەوە پارتی لە بەغدا شەڕی ئەو ستامە دەکا لە بودجەدا دەرحەق بە کورد و خەڵکی کوردستان کراوە خاڵی سەرەکی کارنامەی پارتی جێبەجێکردنی مادەی 140 کۆتایی هێنانە باو دەسەڵاتە سەربازەی بەسەر کەرکووکدا سەپێنداوە کارنامەی پارتی لەسەر 16 ئۆکتۆبەر و دەرهاویشتە خراپەکانی کاردەکات دەیەوێ بە دەنگێکی دلێر بەغدا بخاتە ژێرباری دانان بە لەشکرکێشی و وێرانکردنی ماڵی کورد لە قورمات و کەرکووک و ناوچەکانی دیکە ئەوانەی زیانیان لێکەوت و قەرەبوویان بکرێتەوە پارتی هەوڵی خۆی دەدا بۆ کۆتایی هێنان بە و سیاسەتی عێراق کە ئامانجی گۆڕینی دیموگرافیای کوردستانە تا کەس دەکا لەسەر ئەنجامدانی سەرژمێری گشتی دانیشتوان تاکو و مافی کورد لە بودجە و هەر شتێکدا بەپێی ڕێژەی خۆی زامن دابای گەڕانەوەی ئاوارەکان دەکا بۆ ماڵ و شوێنی خۆیان هاوکاری قوربانیانی جینۆساید و سزادانی تاوانبارانی جەنگ دوو خاڵی سەرەکی کارنامەی پارتی داوا دەکا سوپای عێراق بێلایەن بێ بۆ سیاسەتی تایفی بەکار نەهێنێ سوپا ڕێکخرێتەوە بە پێی دەستور کار دەکا بۆ زامنی مافی پێشمەرگە دانپیادانان بە پێشمەرگە و دابینکردنی ماف و پێداویستەکان پارتی لە بەغداد داکۆکی کار دەبێ لە مافی سیاسی ئیداری و کلتوری تورکمان کلدان سریان ئاشووری ئەرمەن و کوردە ئێزیدی و فەیلیەکان زۆر باشە دانا جەزا عەلی کاتب بەرنامەی پارتی ئەوەیە بەهێزی گەورەوە بچنە بەغا تا نوێنەرایەتی سەنگی هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوە دەنگی زۆرتان پێویستە لە سلێمانی چاوەڕوانی چیتان هەیە ڕێزم بەجەنابەت کاکشەهۆ بۆ بینێرانی ڕوودا و بۆ ئەم میوانە بەڕێزانە بۆ هاوڕیانی کاندیدم کە ئیشەڵڵا هەمویان لە سەنگەری خەبار لە پەرلەمانی عێراق بینمەوە پێکەوە پارێزەری مافی هەموو گەلی کوردستان بین ئەوەی ئێمە چاوەڕێکن لە سلێمانی ئەگەر مەسەلە دەنگان بێ جەماوەری پارتی جەماوەرێکی سەقامگیرە جەماوەرێکی بەوەفایە چاوەڕێکین لە پارێزگای سلێمانی ڕێژەکانی خۆمان بێنینەوە ئەگەر چی هەوڵێن بۆ ڕێژەی زیاتریش چیتان کردووە بۆ ئەوەی لەو دوو کورسیە زیاتر بێنن یا چی پێتان وایە کورسیەکان وەکو خۆیان دەمێنن یان کام دەکەن من لێرە پێویست ناکە مێژووی دوور و درێژی پارتی لێرە باسکەم بەزەمە توانم چیاکانی کوردستان شایەتی قارەمانەتی پێشمەرگەکانی پارتین لە تێگڕای مێژووی شۆڕژگەڕی تەمەن لە هەموو لەگەڵ هەموو حیزبە کوردستانەکانی کە پێچی بەس لەسەر ڕابردوو قسە دەکەن ئێستا چیتان من باسی ئێستاژەکەم بە جەناب لە دوایەوە دروستکردنی حکوومەت و پەرلەمان و کیانی هەرێمی کوردستان هەر لەسەر شانی پارتی بەسەرەکی و هەواڵانی کەمان لە حیزبەکانی کە بوون پاراستنی خاک و نیشتیمان شەڕی دژی داعش و ئەم دەستکەوتانە ژێرخانی ئابووری گەشەپێدانی ئابووری وێڕای ئەوەی کە گلەیی زۆریش هەبێ وێڕای ئەوەی کە بە تەکید کەم تەرخەمی بە تەکید لە هەندێک سێکتەر و هەندێک بارە لەوانەیە کەم تەرخەمی زیاتر و هەڵەی ئیداری و لەوانەیە گەندەڵیش هەیە بەڵام تێگرایما توانین پارتی توانێتی دەستکەوتی زۆر بە میلەتەکەی مسۆگەر بکە کە ئەوە شایستەی ئەوەیە کە هاوڵاتیان توان دەنگی بنێ خاڵی هاوبەشتان لەگەڵ حیزبەکانی دیکە چیە؟ من تەسەوڕەکەم خاڵی هاوبەشی هەموو گەلی کوردستان و هەموو حیزبەکانەوەی کە ئێمە
هەوڵ بین دەستکەوتی زیاتر بۆ میلەتی کورد بۆ گەلی کوردستان بەگشتی بەدیبێنین ئێمە هەومان لێ سەنگەراین و بمانێ و نەمانوێت هەرچی ڕەنگە بین زەر بین مڕ بین شین بین سۆز بین هەمومان یەک ئایندەمان هەیە و مەسیرمان پێکەوەیە بۆی تەسەڕەکەم گرنگترین خاڵی هاوبەشمان ئەوەیە کە پێکەوە پارێزەری مافی گەلی کوردستان بە عملی پارتی چیەکە بۆ ئەوەی ئەم خاڵە هاوبەشە هەموو بەیەکەوە ئیسارەکەن وێڕای ئەو خاڵانەی کە بەڕێز باسی کرد لە شرۆڤەکەیە بەتەکی دێمە ئەمی سەرکیمانەوە دەستوری عراق وەکو خۆی هەیە جێبەجێ کرێ بەسەر جەمادە بڕگەکانەوە نەگەوەی کە هەندێک لایانی سیاسییانەیە بە ئارەزوی سیاسی خۆیان جێبەجێکەن خاڵێکی ئەوەیە کە لامە گرنگە کەمەیەک ریزێکی نیشتیمانی دروستکرد لەگەڵ هەموو لایەنەکانی کە پێکەوە بتوانین یەکدەنگ بین یەگامان زوین بۆ بەدیهێنانی مافەکانی گەلی کوردستان من بڕام وا هەیە حیزبەکەش وا بڕوا هەیە کە بە یەکریزی نیشتیمانی ئەتوانین دەستکەوتی زۆر بۆ گەلەکەمان یعنی دوای هەڵبژاردن پارتی مەبەستێتی پێشڕەوی دیالۆگێک بکا بۆ ئەوەی حزبە کوردستانیەکان بەیەکەوە بە یەکگرتووی بچنە بەقا ئێمە لە هەموو قۆناغەکانە کاکشەوە لە هەموو قۆناغەکانە لە پێشتر و دواتر هەموو جارێتمانە یەکریزی نیشتیمانی کوردستان یەکریزی نیشتیمانی گەلی کوردستان هێزە سیاسیەکان زامنی سەرکەوتنی گەلی کوردە زامنی پێشکەوتنی گەلی کوردە دۆزی گەلی کوردە پارتی بڕیاری داوە و دەست پێشخەریە بکات بەتەکیید لە دوای هەڵبژاردنەوە پەیمانە ژەبینن باشە پارتی یەکێکە لەو حیزبانەی کە ڕۆڵێکی سەرەکی هەبوو لەوەی خەڵکی کوردستان لە گشتپرسیدا قسەی خۆیان بکەن لە ڕنگدانەوەی ئەمەدا لە شارێکی وەکو سلەیمانی کە هەمیشە نازناوی هەڵمەت و قوربانی هەڵگرتووە پێشەنگ بووە بۆ تحقیقی پرسە نەتەوەیەکان چاوەڕێی چیەکەن لە خەڵک پارتی بە شانازیەوە پێشەنگی ئەو حیزبانە بووە کە هەردەم بۆ مافی گەلی کوردستان تێکۆشاوە مەسەلەی ڕەفراندۆمیش بابەتێکە من تەسەوڕ ناکەم دوو کەس لەسەری خلافکەن کە بابەتی گشتپرسی وەرگرتنی ڕای گەلێکە لەسەر بابەتێکی دیاری کراوە ئەو بابەتە دیاری کراوی کە ڕای گەلی کوردستانی سەوی گیرە ئەوەیە کە سەر بەخۆی ئەو یانایە من تەسەوڕەکەم هیچ تاوانێک نییە وە زۆربەی حیزبەکانی کوردستان وێرە ئەوەیە کە بەداخۆ هەندێک حیزب ئێستا پاشگەز بنەوەتەوە لە پەیامەکەی خۆیان کەیان بەڵام ئێمە بۆ ئێستا و بۆ داهاتوش سەربەرزین بۆی کە چێ نەوانەی پاشگەز بوونەتەوە لە پەیامەوە ئەو خوان لە ئەلامەکان ئەیبینی هەندێک حزب کە هاوارەکەن ڕفراندۆمی سەقەت یا هەندێک حزب کە بە نوێ باسیەکەن ئەوە بۆ خۆیان لە کاتی بەرهەمچینەکە لەوانە بەشدار بوون بەڵام لە کاتی ئێستا خوانی لەدزنەوە بەڵام ئێمە هەموو کاتێ شانازی بە هەر دەستکەوتێکین بۆ گەلی کوردستان کردمانە و بەرپرسیارەتی خۆشمان هەڵەگرین لە هەر ئەنجامێک هەیە بووبێ نەک تەنها مەسەی ڕفراندۆم بە پرسیارەتی خۆمان لە هەموو پێشاتەکان کە هەبوو بە باش و بەخراپ هیچ کاتێک خۆمان لەوە نەجیوت ئێمە ئەدی چاوەڕوانن لە خەڵکی سلەیمانی لەسەر دەستبردنی پارتی بۆ گشتپرسی دەنگتان زیاد بکات خەڵکی سلێمانی خەڵکێکی وشارن بەتەکیید هەموو گەلی کوردستان بەڵام من کە باسی سلێمانەکەم لەبەری بربژێری ئەم شارە بربژێری پارێزگای سلێمانی خۆشویستم من چاوەڕوانی هاوڵاتیانی پارێزگای سلێمانیم کە وشیارن کە بەرچاوڕوونن کە ئازانن کێ پارێزەری مافەکانیان بۆ کێ پارێزەری خاک و نیشتیمان بۆ کێ بوون ئەوانەی کە لە سەنگەری بەرگریا بوون لە پێشوودا و لە ئێستاشە کێ بوون ئەوانەی کە لە بواری گەشەپێدانی ئابووری لە بەدواری خزمەت گوزاری لەوانەیە گەشەی پێکردوی کێ بۆ توانێتی دەستی خۆی بۆ هەموو ئەو شوێنە درێژە کە بتوانێت خزمەت گوزاری پێبە ئەوانە بە تەکیید بڕیاری خۆیان لەسەر ئەو یا دەنگێن بۆ حیزبێکی خۆیان باوەڕێن پێ گەلێک سپاس لوقمان حەکیم شۆڤەکاری سیاسی سەرنجی ئێوە لەسەر ئەم کارنامەی پارتی و هەموو حیزبەکانیش چیە پێت وایە کارنامەکان دەبنە واقع یان زیاتر نووسینن زۆر سپاس کاک شاهۆگیان من پێم وایە ڕێزانە گەر بچنە بەغدا بۆ سیاست دەچن و پێناسەیەکی هاروەت لاسویل کە مفکرێکی بەناوبانگی ئەمریکیە لە بواری زانستە ڕامیارەکاندا دەڵێت ماذا تريد أن تحصل متى وكيف واتە سیاست ئەوەیە دەتەوێت چی بەدەستبێنی چۆن وەکەی پێم وایە ئێستا دۆخی ئەو بەڕێزانە ئەو بەرنمەیە دۆخێکی نالەبارە بۆ بەدەستێنانی واتە دەستکەوتەکان کە ئەتەوێتی بەدەستبێنی زۆر قورسە بۆ پێم وایە سێ خاڵی سەرەکی هەن کە هۆکارن بەوەی کورد لە بەغدا ناتوانێت چی بەدەستبێنێت یەکەم بەشێکیان پەیوەندی بە ناوخۆی عێراقەوەیە وەکو مرکز ئەوەی کە دەچتەوێ بەشێکیان بە هەرێمی کوردستانەوە بەشێکیان وەکو ئەوەی کە ئێمە بەشێکین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو گێژاوەیە کە لە دوای 2011 سەری هەڵداوە
بە ناوی بەهاری عەرەبی و ئێستا هەرێمی کوردستانی جۆرێک لە جۆرەکان بە ناچاری بێ یاخود مباشر یا غۆیر مباشر بەشێکە لەو ئستقطابەکە دروست بووە کە ئەوەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بێت ئەوەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەی پێشەوەی بچمە سەر هەرێمی کوردستان دەچم باسی بەغداد بۆ بکەم. بەغدا ئەمڕۆ لێوان لێ و تووشی غەرقی تائیفی بووە و ئەو دەستوری کە لە ١٨ عێراقیەکان دەگیان بۆ داوە ئێستا جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە پێی دەڵێن هەڵبژاردن هەر لایەنێک بە کەیفی خۆی کام مادەی دەستوری بەدڵی بێهڵی دەبژێرێ و دەیکاتە مانشێتی خۆی ئەوانی تر پێشێل دەکا بەبێ جیاوازی وەبێ ئێستا تەواوی لایەنە بەشداربووەکانی پرۆسەی سیاسی لە عێراقدا کەم و زۆر لەم بابەتە تاوانبارن. لە دوای 2009 کاک شاهۆگیان یەک کێشەیەکی گرنگ ڕووی داوە تا ئێستا کەس دەرکی پێ ناکا. ئەویش ئەوەیە کە قانونی انتخاباتی 2009 پشتی بەشداریکردنی کوردی لە بەغدا شکان و بەداخەوە ئەو قانونە تێپەڕی کورد نەیزانی کە ئەوە چەند چی کارە ساتێکە. ئەویش بەوەی کە جۆرێک لە جۆرەکان ئەم قانونە ڕێگەیدا کورد بێ ئەوەی بەخۆی بزانێت ڕۆڵی کەم بکرێتەوە. بە خۆمان باش دەزانین لە انتخاباتەکانی دوای 2009 تا ئێستاکە هەموو کورسێکی پەرلەمانی هەرێمی کوردستان چی هەولێر چی سلێمانی چی دهۆک نرخی یا 47 یا 45 یا 48 هزار دەنگ دەربووە لە کاتێکا دەنگدەرێکی ئیمارەت 14 هزار یا 15 هزار یا هەندێک جار دەکاتە کەمتر لەوە. ئەمە بۆ خۆی گرفتە قانونی 2009 ئەمەی دروست کرد و کورد نەیتوانی ئەو قانونە تێبڕێنێت. باشە ئێستا ئەوە هەر ئەوەشە کوردی وا لێ کردووە کە ئەگەر نەک 67 کورسی هەیە ئەمجارە بێتە هەفتایا دابەزێ کێشە نییە چونکە کورد ناتوانێت لە کۆی ئەو پرۆسەیەدا مادام کەمینەیە و ئێستا تەوجهێکی زۆر خەتەر لە عێراقدا ڕوو پرۆسەی سیاسی بەرە و ئەغلبیە دەڕات کەواتە نە پرۆسەی تەوافقی سیاسی ئێستا کامل بووە. من بۆ خۆم ڕەخنەم لە تەوافقی سیاسیەیە چونکە ئەفلیجی پرۆسەی سیاسی دەکا و عێراق سویسرانیە و ئێمە لەگەڵ لایەنێکا لە بەغدا کار دەکەین. مانشێتێکی ئەندام پەرلەمانێکی بەسڕم خوێندەوە زۆر سەیرە دەڵێ من لە خەومە فاتمەی زارا تەکلیفی لێکردون بووم بە ئەندام پەرلەمان کە تۆ دەشیتە بەغدا لەگەڵ ئەما چی ئەتوانی مافی کورد دەستبێنی. کەواتە ئەمە لایەنی بەغدا. لایەنی هەرێمی کوردستانیش پرۆسەی سیاسی کاکشاهۆ پرۆسەیەکی متەکاملە. زۆر باشە بەر لەوەی بێتە سەر هەرێمی کوردستان ئەدای ئەم پەرلەمانتارانەی کورد لە بەغدا دەبێت چۆن بێ وەختەیە واقعی حاڵەکە ئەگەر لە باشترین حاڵەتدا ئەگەر ئەو ناکۆکیانش لە دەرەوەی جەبەڵ حەمدین بەجیان هێشت بێ ڕەغمە ئەو ناکۆکیانە کە هەویە لەوێ هەر چەندێک یەکڕێزیش بوون نەیانتوانیش بکەن بۆ ینی بینیمان 3 جار پرۆسەی تێپەڕاندنی بودجە میزانی عێراق بە بێکۆ تێپەڕاندا. تەشکیلی حکوومەتی ئێستای ئەبادی کرا بێ ئەوەی پرس بە کورد بکرێت بێ ئەوەی حسابێک بۆ داخوازیەکانی کورد بکرێت. یعنی ئیتر تۆ خەتای نوێنەرەکانی کورد لەم مەسەلەیەدا چی بوو؟ خەتای نوێنەرەکانی کورد ئەوەیە کە تۆ لە دوای پرۆسەی سیاسی 2005 بەدەوە کە دەستورێکی هەمیشەیت هەیە عقڵێتێک لە بەغدا هەیە نایەڵێ تۆ و ئیش لەسەرەوە دەکاوە ئێستا خەتەرتر لەو تەوژمە بەرەو مرکزیت بوون و نەفەسێکی تائیفی زۆر سەخت واتە ئەگەر ئەم بەڕێزە یا لایەنەکانی تریش بشناوێ لە باشترین حاڵەتدا کە یەکگرتووبوون ناتوانن بەرامبەر ئەو تەوژمە خەتەرە کە ئێستا سەری هەڵاوە. چ جای ئەوەی کە پەیوەندی بەلایەنی دووەمەوەی کە هەرێمی کوردستانە ئێمە پرۆسەی سیاسی وەکوتم پرۆسەیەکی متەکامڵە منزومەی سیاسی هەرێمان بەرچاوی ڕوو نییە. منزومەی سیاسی هەرێمی کوردستان فەلسەفەی حکومڕانی ڕۆشنانیە مەقدەرەی قەومی کورد جۆرێک لە جۆرەکان لە جێر پرسیاردایە. کەواتە تۆ من یەک مەلاحەزەیەک دەکەم خۆزگە ئەمدان پەرلەمانە خۆزگە هەموو حزابە سیاسیەکانی کوردستان بگەیشتان لە قەناعەتێک کە پرۆسەی سیاسی هەڵبژاردننی کوردستان پێش بەغدا بخرایە بۆ لەبەرەوەی لانی کەم جۆرێک لە تۆکمەیی و ڕێخستنی ناوماڵی کوردی و منزومەیەکی سیاسی بەرچاوڕوون دەچوویتە بەغدا دەتوانی لانی کەم ئەو نەهامەتیانە کە یەخەت بوونەتەوە کەمیکەیتەوە. بۆیە سپاس محمود شێخ وەهاب کاندیدی ژمارە 5 بزوتنەوەی گۆڕان لە سلێمانی. گۆڕان دیدگای چییە بۆ ئەوەی لە بەغدا مەسەجێکی یەکگرتووی کوردستان ئەم جارە نوێنەرایەتی خەڵک بکات؟ بەڵێ جارە کاک شاهۆ من پێشەکی ئەرخنەیەکم لە برای بەڕێزم کاکدانا هەیە بەڕاستی یەک سەعات چاوەڕوان بووین دەبوو سەعات 10 لێرە بووایە کەوتینە سەعات 11 بەڕاستی چکە خۆ جەنابی مڕەشەحە و کاندیدە بۆ پەرلەمانی عێراق خەڵکەکە زۆر چاوەڕان بوو لێرە بەڕاستی ینی کاتەکەی کە درەنگی شات ئەعتزارێکی نەداوایمە یانی بەڕاستی بۆی بزانێ بۆچی
درەنگ هاتووە هەروەکو برادرانی پارتی چۆن ڕفراندومەکە لە کاتی خۆیانە نەیان کرد کاکدانەشە لە کاتی خۆیان نەهات بەڕاستی ئەلاکولین بابینە سەر ئەو کارنامەی بستنەوەی گۆڕان قسە بکەم یان لەسەر کارنامەکەی کاکدانەکە وڵات پێشتر پێم بڵێ بزانم ئەم گشتپرسیە بۆچی لە دیدگای گۆڕانەوە لە کاتی خۆیانە بووە لە کاتی خۆیان نەبووە بە نمونە ینی لە پاش ئازادکردنی عێراقەوە کە کورد بەشدار بووە بە واقعی لەگەڵ ئەمریکا بۆ ڕزگارکردنی عێراق لە 2023 هەر ئەو دەمە کورد دەسەڵاتدارانی کورد ئەیانتوانی بەبێ مادەی 140 چکە مادەی 140 خۆی گەورەترین کێشەی تایە بەشێکی ئەبەیتەوە بەشێکی ئەدۆڕێنی خاکی خۆت سڵێتە ناو گرەوێکەوە ناو قمارێکەوە بەڵام ئێستا لەبەری پێگەی سیاسی کورد لاوازە هەر ئەبێ بڵێ دەستوری عێراقی ئەوەش بستنەوەی گۆڕان نەبووای ڕێفراندۆمە زیاتر لە ئێوە بپرسن ئەو ئەگەر دەفەتم دەی لە 2023 بەولاوە کورد ئەیتوانی ئەو مەرسومە جمهوریانی کە دەرچووە بۆ لاوازکردنی پارێزگای کەرکووک بە چەند مەرسومێک بە مەرسومی 806 بە یەک مەرسوم فەقەرە ئەلیف و با و جیم کەلار و کفری و چەمچەماڵی دابڕیوە لە کەرکووک لە 76 ئەمە تاوان 75 ئەو کەیتیان یەک دووسقماتی بەتەنیا بە مەرسومێکی بەدەرچووە خراوەتە سەر صلاح الدین ئەمە کەرکووکی دابڕیوە بە مەرسومی جمهوری خۆزانی مەرسومی جمهوری لە وڵاتی سیستەمی فیدراڵی شتێکی زۆر مهم نییە شتی یعنی قوتێکی زۆر هینی گەورەیشی نییە لە دوای ئەوە هەر دەسەڵاتانی کورد کە پۆل بریمەر ئەڵێ من دەستم لەسەر دڵم بوو کە ئیسە داوای سربەخۆیم لێ ئەەکەن نەک داوای سربەخۆیان لە پۆل بریمەر کرد ئەمە داوای کۆمەڵی امتیازاتیان کرد ئەیانتوانی ئەو کاتە بڵێن لایەنی کەم هیچ نەبێ ئەم قەزانە بگەڕنەوە سەر کەرکووک بجارە بە هەر کرد لەسەر عێراقیش دەڵێ ئەوانە دەیانتوانی ئەم بزوتنەوەی گۆڕان کە ئێستا تۆ کاندیدی ئەوی ئەو بەشی سەرەکی بوو لە ناو یەکێتیدا لەم دەسەڵاتی کە قسەی کوردی کردوانی حسابات لەگەڵ منە لە دوای 2009 من پێش ئەوە ئیمامی عومەر لە تەمەنی 40 ساڵیە هاتە ناو ئیسلام هاتە ناو ئیسلام بووە عیملاقێکی گەورە بەڕاستی پێش ئەوە هەرچی کراوە ئەوە لە مادەی 140 لە دەستورا جێگیر کراوە کە ئوستادیان باقی پێ بڵێن کاکە مادەی 140 لە دەستورا جێگیر کراوە بەڵام مادەی بە سێ مەرحەلەتی ئەپەڕێ مادەی 140 تەمەن مادەی 140 خۆ دەزانی دەبێ دووبارە ئەو قەزایانە و شتانە بگەڕێتەوە تەطبیع بکرێت دوای ئەوە ئامار بکرێت دوای ڕاپرسی لە مەندەلی تخوا بارمەتیت لە مەندەلی ڕاپرسیەکەی کێی باتەوە کورد دەیباتەوە عەرەبی باتەوە تۆ پێگەی سیاسی لە دوای ڕفراندەمەکە ژوای لەکرد کوردی هەرتیانەما یعنی تۆ پێشەکی ئەمە بەدیهەیە یەک زائید یەک ئەکا دوو مەندەلی دۆڕاندۆ پێشەکی بۆی ئەمەم باجەی وەکو گۆستاف لیۆن ئەڵێ باجی هەڵەی سەرکردە سیاسەکان دایمە هەمیشە ملەتیدا ڕێک ئەمە تەطبیق بۆ بەسەر ملەتی ئێمە گشتپرسی بووە هەڵەکە بەڵێ هەڵەکە لە گشتپرسیدا بووە گشتپرسی عێراقێکی شێواوی بەهێز کرد و کوردستانێکی تۆکمەی لاواز کرد هەر کەسێ سەرکردەی کورد هەچی دەنگی لە گشتپرسیادا گوتی دەنگم داوە ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان گوتی من دەنگم بە بەڵێدا چۆن دەبێت لە وەختێکە دەڵێن بەڵێ دەنگمان بە گشتپرسیدا ڕێکخەرەکەەوە دەڵێ ئێستا ئێوە وەکو یانێ خاڵێکی لاواز لە کاتێکدا 93 لە سەدا خەڵکی ئەم وڵاتە گوتوێتی بەڵێ دەتانەوێت دەنگی پێبێنن پێت وایە دەنگ دەهێنن ینی بە دوژمنایەتی کردنی گشتپرسی نەخێر 2005 گشتپرسی کرا لەمەش زیاتری هێنا بۆ پارتی ڕەتفعلی زەمانەکەی جۆرێکی یەکجار جیاواز بوو بەڵێ زەمانێکی تر بووە ئەو کات زەمانێکی زۆر لە بارتریش بوو بۆچی هین نەبوو وەکو ئێستا نەبوو ئەو گشتپرسیە کاتی خۆی کرا بۆچی پارتی ئیلا بێ بۆ خۆی بێ پارتی ئەو ڕاپرسی بۆ خۆی کرد ناو پارتیشا بۆ بەڕێز بە هیچ جۆرێ ئەمریکا بۆ مەسلەبەرزانی کردوتی کاکە شاهۆ باواقعی بین کاکە هەموو ئەم ملەتە کاکە زانین چۆن تۆ بۆ شوێنێک ڕامێکێشی بە من ئەڵێ يعني من رام نەکێشاوی لەگەڵ دەستت جۆلە براگە بۆچی من قەناعەتم بە ڕاپرسینە ئەی شەڕ و ئەوەی بستنەوەی گۆڕان کردوێتی ئەتوانم بڵێم هەموو میلەتی کورد قەرزاری نەوشەڕام مستەفایە کە نەوشەڕام مستەفا نابایە لە ڕاپەڕین دروست نەبوو پێت وایە ڕێکخەری برادرانی پارتی بە زۆر ڕاکێشا بۆ ڕاپەڕین کە ئێستا خاوەنی ئاساسی ئەم حرەکەی دەستکەوتەکانی ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان هەڵە بوو دەنگی بەڵێ بە گشتپرسیدا ئەوە شخصی خۆیەتی بزوتنەوەی گۆڕان پەیوەست نییە بە کاعومەری سێ عەلیەوە ئەندامێکە ناو بزوتنەوەی گۆڕانە قەناعەتی خۆیەتی دەنگەداتیاندا منیش قەناعەتی خۆمە دەنگەدەمیانە بزوتنەوەی گۆڕان خوا بارمەتی کاکشاهۆ بێک خەڵسم دەیکێت بەڕێز کاک داناوتی دەنگدەری پارتی لە سلێمانیە سەقامگیرە هەرگیز دەنگدەری بزوتنەوەی گۆڕان سەقامگیر نییە لە هیچ شوێنەکە ئەگەر بزوتنەوەی گۆڕان لایدا لە خەتە استراتیجیەکانی یەک کەسی بەدەوا نامێنێت چکە دەنگدەری ئەمە کۆران نەکردووە بزوتنەوەی گۆڕان هەمووی ڕخنەگرە هەمووی ڕای خۆی هەیە بۆیە من لەگەڵ جەماوەرێکی حیزبانی کە سەقامگیر بە تا قەری قیامەت ئەگەر ئەوە ڕای ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بۆ کەواتە ئێوە ڕای شخصی خۆیەتی بە بڕیارەکانی ڕێکخەری گشتیەوە
ئەگەر بەڕسمی مؤسسەیەک بێتە ئارەوە بەڕسمی بەیاننامەی دەرکردووە پێشتر کە قسەی کردووە نە ئەندام بۆ لە لوژنەی کە سەرپەرشتی کردووە نە تەئیدی کردووە دەیان بەڵگەنامەی پارتی خۆی هێدەیان لە ڕۆژنامەکان ساحەکە ئەڵێ گۆڕان مخاتعی کردووە گۆڕان دش بە ڕاپرسیە گۆڕان دش بەوەیە کاکە ڕاپرسی مافێکی ئەساسی ملەتانی دنیاە لە سویسرا ڕاپرسی کراوە بۆ قایشبەستنی سیاریان بیبەسیانەی بەسی بۆی مە قەنەعەتمان بۆ نییە ئەی ملەتی کورد ئەمە چەند ساڵە ئەنفاری داوە کیمابارانی کردووە ئاساییە بۆ پێتان ناخۆش خۆ کاکە سیاسی بێتە نەبووی هەبێ ئەبە تەوقعاتی هەبێ ئەبە تەسەووری هەبێ ئەی خۆ ئەوە نییە وڵا دەرچووم زۆر باشە دەرش نەچوو ملەت ماڵوێرانی باش برادرانی پارتی یەک مشکلیان هەیە لە پێناو مانەوەی خۆیانە ئەگەر بڵێن خۆتان وەکو حزب بمێنن وەکو عایلێ بمێنن یان ملەتی کورد ئەڵێ خۆمان کێشەکە لەوایە کاکە خۆی مە مەسەلە ڕقڕکار نییە ئەمە ئەمری واقعە کاکە سیوێکی ئاب کاکە سیوێکی ئاباتوە ئەوە شنگال ئەوە کچی کورد ملەتی کورد ئەو کوردە هەمی تەسلیم نەکرا ئەوە کەرکک بە هەمان شێوە مەلاحەزەیکە کاکە نەتیجەی ڕفراندەم سەقەتەیەکە تۆ چوویتە شنگال نەخێر زۆر باش کەواتە ناوبڕێک وەرەگرم کەمێکی دیکە حەقا داناجەزا عەلی کاتب وەڵامی ئەو پرسانە بێتەوە کە زۆر وابەستەن بە ئێوە لەگەڵ ئێمە بمێنن. لە بەشی دوامیم دیبیتەدا دەمەوێ پرسیاری کاندیدەکەی گۆڕان لە ئێوە بکەم کاکدانە. دەڵێ پارتی لە نێوان بەرژەوەندی میلەت و خۆیدا هەمیشە خۆی هەڵەبژێرێت. زۆر سپاس کاکشەوە ئەگە مۆڵەتم بی خاڵ بە خاڵی کاگەڵ بە خێرایی وەڵام بدەیتەوە تکە بابێنە سەر بابەتە سیاسەکانی جەناب باسی کرد من سێرم لێیە ئێوە بۆچی لەم هەڵبژاردنایە هەندێک لە دەستکەوتەکانی خۆتان پیشانی هاوڵاتیانیان بۆی کە دەنگتان باتێ نەک بچن بەبێەوەی کە دەستکەوتان هەبێ بچم گەڕن بەشن خاڵی لاوازی حیزبەکانی کە بەتەکیید هەموو حیزبە خاڵی لاوازی یعنی ئەوان دەستکەوتیان نییە من بە خۆی بەجێڵ وەڵامەکە خاڵی لاواز هەیە پارتی هەیەی یەکێتی هەیەی یەکگرتو هەیەی کۆمەڵ هەیەی گۆڕانیش هەیەی هەموو حیزبێگەیدی لەبەرەوە تۆ لە جیاتی ئەوی بگەڕێ بۆ خاڵی لاوازی حیزبەکانی کە بفەرن بوو خاڵە باشەکانی خۆت دەستکەوتەکانی خۆت پیشانی ئەم میلەتە بە من ئەگەر بە دێرێک پرسم چی دەستکەوتی ئێوە هەبوو بۆ ئەم میلەتە بەس پێم بڵێ چییە دەستکەوتەکان ئەمە یەک دووهەمیان مەسەلەی ڕفراندۆم با سەرەتایەک بڵێم ڕفراندۆم هەموو کاتێ تومانە پێش ڕفراندۆمیش ڕفراندۆم معنای ئەعلانکردنی دەوڵەت نییە بۆ ڕۆژی داهاتوو ڕفراندۆم معنای ئەعلانی حرب نییە دژی دەوڵەتی عراقی بۆ ڕۆژی داهاتوو ڕفراندۆم معنای ئەو نییە کە تۆ خاک و نیشتیمان لە توپە دەگەیت و عراق لە توپە دەگەی ئێمە تومانە ڕفراندۆم گشتپرسیەکە بۆی کە ڕای میلەتەکەوەگەی لەسەر بابەتێکی دیاریکراو کەوەکو جەنابە فەرموود لە وڵاتان لەسەر جگەرەکێشان یا لەسەر جاکردنەوەی کافتریایە گیاشتێک گشتپرسیەکەن ئەمەش گشتپرسیەکە بۆی ڕای میلەتەکەوەگری ئایا سەربەخۆیت ئەوێت یانە ئەمە پرسیارەکە بۆ خەڵک وەڵامیاوەتەوە یعنی هیچ تاوانێکیتیان نەبووە ئەم گشتپرسیە تێگڕای حزبەکان بە حزبەکەی جەنابیشتەوە یەک دەنگمان نەدی بڵێ ئەمە دژی گشتپرسین یعنی ئەگەر حزبەکەیەوە دژی گشتپرسیە ئەگەر جەنابێت دژی گشتپرسید وەکو شخصی خۆت بهای تا دەسەر تەلەڤیزیۆن یا لە فەیسبووکەی خۆ بنووسە کاکە من دژی گشتپرسین نەوتو ئێستا ئەڵێ خۆدەکەی ینی ئەتێ خۆت پەڕێنتەوە یان هەندێک لە حزبەکان خۆیان پەڕێن ئەمە شتێکی ناواقعە لای جەماوەر مزداقیە دەفۆتێنێ خاڵێکی کە جەناب بە منەڵی 2005 ئەرزیەت باشتر بوو بۆ گشتپرسی ئادی تخوا بۆم شیکەرەوە ئەم ئەرزیەتی 2005 و 2007 چ جیاوازی هەیەکی کە تۆ بتوانی بڵێ 2005 ینی لە قیمەی دیموکراسی بووین لە قیمەی ئابووری بووین پەیوەندەکانمان بەهێزتر بوو یعنی چی ئامرازێک هەیە پێم بڵێ ئەو کاتە زۆر لەبار بوو بۆی کە ئەلان دەوڵەت بکەین بۆ نەکراوە کاتە کە ئەگەر وا لەبار تاوانەکە لای حزبێکی معەنە خاڵێکی کەم هەیە من زۆر جار ئەم شتا بیستم کاکشاو ینی ئەگەر ئێمە وەکو لای کاگوها بۆ هەندێک کەس ئێمە خراپترین حزبی کوردستانین و ئەوانەی کە باشترین حزبی کوردستانن ئێمە هەموو خراپەکان بۆ تایبەتی پارتی و جابۆیەکێتیش شۆڕەکەنەوەتر خۆیان باقەکەی هەموو باشترین و پاکترین حزبی کوردستانن پێم بڵێ کە ئێمەش ئێستا حزبەکەمان نایی بگۆڕین یەکسەر پاگەبینەوە بین بە باشترین خەڵک بەڕێزم خەڵکێکی زۆر لە حزبەکە ئێوە تا 2009 بەشدارمون لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان لە باش و خراپەکانە با بڵێن ئێستا چۆن تۆڵی لە دوای 2009 ترەوەی ڕێڕۆی ئەمە لای خەڵک ئەمە هاوڵاتیان باوەڕ بەمە ناکەن کاتان لێکم تۆزێ واقعبین لەگەڵ جەماوەرە بە سادقانە قسەکردن بدەین بە ڕێز زانات بێستون کاندیدی ژمارە 32 لە لیستی 162
یەکێتی هەندێکی دیکە وەڵامی دەرەوە دەبێت کاک زانا ئەوەندە چاوەڕێن نەکات وەزیفەی تۆ پەرلەمانتارەکانی یەکێتی کە دەنگ دێنن دەچنە بەغداد چی دەبێت؟ سپاس دەکەم. ئێمە دیارە کە کۆمەڵە کاندیدین لە شاری سلێمانی و لە شارەکانی تری کوردستانە بۆ ئەم پرۆسی ئینتیخابیە بۆ ئەوەی لەم زەمن و زروفەی ئێستاە کە ئەزانین لەگەڵ جارانی ڕابردووە فەرقێکی زۆری هەیە ئەچینە بەغا. ئیش و کاری ڕئیسیمانەوەیە کە داکۆکی کارێکی سەرسەختی مافی هاوڵاتیانی خۆمان بین لەوێ. کۆمەڵە کەیسی معلق هەیە لە بەغایە کە بتوانین وای لێ بکەین ئەم کەیسانە بجوڵێنین و کارێکی وایان لەسەر بکەین کە میلەتەکەی ئێمە بتوانێت ئەو ڕەفاهیەتی حیاتە هەیە کە لە دنیاە هەیە ئەمانش لە بەشێکیا سوودمەند بن لێی. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کاتێک تەرکیزمان لەسەر خزمەتکردنێکی تەواوی میلەتەکەی خۆمان بووە. مەسەلەن ئەم شاری سلێمانیی ئێمە لە دوای ساڵی 90ەکەوە ئەگەر عەدەدی گەڕەکەکانی وەرگین یان عەدەدی مەکتەب و معاهیدی تیا وەرگین زۆر کەم بۆ ئێستا تەماشاکەین چەنەها شوێن مەسەلەن فراوانبوونی سلێمانی چۆن بوو دوای ئەوە چەنەها شوێن و معاهیدی گەورە و جامیعات و ئەوانە لەم شارەیە کراوەتەوە. طبعاً ئێمە کە لەناو حکومەتی هەرێمی کوردستانە بەشدار بووین ئەمە یەکێک لە ئەرکەکانمان بۆ ئەرکە ڕئیسەکانمان بۆ کە خزمەتکردنی میلەتی کورد بێ بە عینە نەفەس لە بەغاشە ئیش و کار و تەرکیزمان بۆ ئەوەیە کە بتوانین داهاتوویەکی باشتر زامن بکەین بۆ میلەتەکەمان و باوەڕمان وایە لە هەرێمێکی کوردستانی بەهێزە لە چوارچێوەی عێراقێکی فیدراالە ئەتوانین ئەم داهاتووە بۆ میلەتەکەمان لەم بارودۆخەیە ئەمە لە عێراق ئەکرێت؟ لە ئێستاە ئەتوانین ئێمە بڕۆینەوە لە بەغا جارێکی تر ئەو پەیوەندیانەی خۆمان طبعاً بێت لە بیدایەتە لە پەیوەندیەکانمانەوە دەست پێ بکەینەوە لەگەڵیانە. ئێمە بە جارێکی تر ئەو پەیوەندیانەمان کە لە دوای بە تایبەتی لە دوای دوورکەوتنەوەی جەنابی مام جەلال لە پرۆسەی سیاسی لە عێراقا تووشی کۆمەڵێک یعنی بەلاڕێیا براوە ئەو پەیوەندیانەمان کە وەکو جاران نەماوە ئەم پەیوەندیانەمان بخەینەوە سەر سکە و بیخەینەوە سەر ڕێ ڕاستەکە بۆ ئەوەی بتوانین لەم زەمن و زروفەی ئێستەیە کە حەدەث سەریع ڕوئایەتیایە ئێمەش بتوانین لەم کاتەیە لە ڕێی پەیوەندیەکی تەندروست و موئەسساتی و شەفاف پەیوەندیەکی قانونی و اعتیمادمان لەسەر دەستوری عێراقی بێ بتوانین عیلاقاتێکی وا لە بینی هەرێم و حکومەتی مەرکەزیە دروست بکەین کەم عیلاقاتە ببێ بە سەبەبی ڕێکردنەوەی هەموو کایەکانی تر لە ژیانی ئێمەیە. ئێوە لە مەسەن لە ئەزمونێکی باشتان هەیە لە پەیوەندیەکانی دەرەوەدا پێت وایە لە پەرلەمانی عێراق چۆن دەکرێت لەوبیەکی بەهێزە بێ بۆ ئەوەی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە کاتێکدا لە ڕێفراندۆم ڕۆڵێکی دیار و پۆزتیفی سەبارەت بە کورد نەبوو یا لە کەرکووک و خورمات و ئەم جارەوانە بێت. طبعاً بۆ دروستکردنی لۆبیەکی بەهێزی جیهانی لۆبیەک بێت کە لە وەزع و زروفە ناخۆشەکانە پاڵپشتی میلەتەکەمان بن پێویستمان بەوەیە کە ئێمە دوورکەوینەوە لەو خەوانەی کە پێشووتر لای خۆمان دروستمان کردبوو. من بالێتان نەشارمەوە هەموو ئەو کەسان بەشێکی زۆر لەو کەسانەی کە ئەهاتن لە وڵاتەی ئێمەیە ئێمەیان دەفع کرد و هانیانیان بۆ کۆمەڵێک مەسائل کە وەخت و کاتەکەی نەگونجاو بوو ئەمان واب لە بەرچاوی ئێمەوە سوڕێکی وایان بۆ دروست کرا بوو کە ئەمانە ئەشخاصی گەورن لە دنیاە تەسیراتی گەوریان هەیە لەسەر مجتەمەعی دەولی بۆمان دەرکەوت دەمانە هەمویان سەماسیرەی سیاسی ئەمانە هەموو ئەو کەسانن کە یعنی ئینگلیس کە پێڵێ برۆکەر وەسیتن یەن پارەی خۆیان وەرەگرن ئیشی خۆیانەکەن لەوەیە و دوای ئەڕۆنەوە پشتت تێکەن. مەسەلەن من نمونەیەک بۆ جەنابەت بهێنمەوە من مانگی ڕابردوو لە ئەمریکا بوو لە یەکێک لەو دەورە جیهانیانەیە بەشداریم کردبوو 12 کەس بووین لە جیهانە بەشدار بووین لەوێ من وەکو عێراق بەشدار ببووم لەوێ بەڕوونی کۆمەڵێک شتمان بۆ دەرکەوت. مەسەلەن وڵاتێکی وەکو ئەرمینیا توانیوێتی لۆبیەکی وا بۆ خۆی دروست بکە لە مشکلەی بینی قەرەباخ و ئەرمینیایە ئەزەربایجان و ئەرمینیا لەسەر قەرەباخ ئەو کاتە کە تورکیا ئەیەوێتە دەخولکە ئەمریکا ستۆپی پێەکە زیاد لە هەفتە کۆنگرێس اینجا زیاد لە هەفتە هەر کەسێک لە دنیاە بە پارە ڕاگیرە هەر کەسێک وەکو وەسیتی سیاسی ئیشی کرد بە هیچ شێوەیەک هیچ منفعەت و باشەیەکی لە چاوەڕوان دۆزبوون بە پارە ڕاگیراون بەشێکی زۆر لەوانە ئەرک و مەهامیان ئەوە بووە کە بە پارە ڕاگیراون وەک پێم وتی ئەمانە سەماسیرەی سیاسین ئەمانە ئەو کەسانن بۆ نمونە ئەبینیت سەفیرەکە پێشووتر سەفیری وڵاتێک بووە خاکەمانەی سە تەسیراتیان نەماوە لەسەر مجتەمەعاتی خۆیان یەد لێرە
ئیمکانە خەڵکێکی ژەبێ لەگەڵیانە ژێربەژێر پەیوەندی هەبێت و ئەویژە شەریک بێ لە کۆمەڵێک لەو مەسائلانەیە یە لێرە لەگەڵ ئێمەمانانە وا سوڕەیەکی وا بۆ خۆی دروزەکە هەیبەتێکی وا بۆ خۆی دروزەکە کە ئەم کەسە بەڵێ لە وڵاتەکەی خۆیان فیگەرێکی زۆر معروفە ئەم کەسە کە ئەچێتەوە تەسیری هەیە بەسەر هەموو مؤسسەکانی وڵاتەکەی خۆی بەڵام بمان دەرکەوت کە ئەم کەسانە هیچ کەسێکیان ئەو تەسیریان نەبوو لەسەر وڵاتی خۆیان ویستم ئەوە بە جەنابەت بڵێم ئێمە لە ئەمریکا چەند کەسێکمان بینی ئەو کەسانی کە بە تەسیرن لەسەر سیاسەتی ئەمریکا لەو زەمانەیە هەربەرت ماکماستەر کە مستەشاری ئەمنی قەومی ئەمریکا بوو یەک لەو کەسانە بوو بینیمان مەدام هیلاری کلینتن یەکێ لەو کەسانە بوو چەند وەکیل وەزیرێکمان بینی لە هی خارجیە و لە هی دیفاع و لە ڕوئەسای کۆمەڵێک موئەسەساتی حەساس لە ئەمریکایە من ڕاستەکەی لە چەند کەسێکیانم پرسی کە ئایا ئێوە جارێکی کە بەنیازی ئەوە هەن بتوان مثلەن ئەم سایکس پیکۆیی کە لە وڵاتی ئێمەوا باسەکران نامێنێت و ئیتیفاقیەکی تازە ئێتە ئاراوە ئیتر بە هەر ناوێک بێت بە هەر تەسمیەک بێتە ئاراوە جوابی ئەوانەوە بوو ئێمە ڕەسامین بین ڕسمی حدود بکەینەوە وەنە ئیش و کاریشمانەوەی تیجارەت بەم عەرز و خاکانەوە بکەین ئێمە ئیشمانەوەیە احتیفاز بە مەساڵحی وڵاتی خۆمانەوە بکەین ئەمە یەک دوو تەعامل لەگەڵ ئەمری واقعا بکەین ئێمە خۆشی ڕەسام بوون نەخشەکەیان داناوە زەمەنی ئەو کات و زەمەنی ئێستا تۆ تەماشاکە مەسەلەن ئەگەر بێت خاریتە بگۆڕێ بێت شتێ بگۆڕێ مەسەلەن تورکیای تێئەکەوێت ئێرانی تێئەکەوێت سووریای تێئەکەوێت حتا لوبنانی تێئەکەوێت ئەردەنی تێئەکەوێت ئەم دەوڵەتانە مەسلحەتەکانی خۆیان بەرهینەکەون ئەگەر شتێکی کە هەیە بۆ ئەوەی ئەوە ڕوون بێ لە لای هەموو لایەک بە خێرایی تکایە یەک لەو شتانەی کە پرسیارمان لێکردن لە سەر مەسئلەی عێراق و هەرێمی کوردستان و جیابوونەوەی هەرێمی کوردستان باسییان لەوە کرد کە ئێمە وەکو ئەمریکا طبعا منەمە لە هەموو کۆبوونەوەی لە بێعسە دیپلۆماسیەکانە کە خۆم بەشدار بووم تایە گوێم لێ بووە لەوێ جارێکی کە شخصیەتە گەورەکانی ئەمریکا تەکیدیان لێ کردەوە ئەڵێن ئێمە وەکو ئەمریکا ڕۆحی کوڕ و کچی خۆمانمان بەخشیوە لەوەی عێراقێکی دیموکراتی دروست بکەین کە تایە ڕێز لە حەق ڕۆحی ئینسان لەوانەیە ئەوە هەر درۆشم بێت کە ئەمریکیەکان خۆشیان باوەڕیان پێ نیە دیموکراسیەت لە عێراقدا و باش دەزانی کە وجودی نەماوە تایفی و ڕێی زۆرینەوە ئەوانەیە ئێستا حاکمە و دەمێکی شەهروا بووە زۆر باشە مەبەسما قسەی ئەودینسەکە وەرگرم بەڵام ئەگەر سەرنجێکی ئێوە هەبوو کاندیدی بزوتنەوەی گۆڕان سپاس کاک شاهۆم یعنی هەندێک تەناقضات هەبینم لە قسەی برادرانی پارتیە بەنمونە کاک مەسعود طبعا لیسان حالی پارتیە خۆتە زانی بەدەمی خۆی وتی مادەی 140 تەواو بووە بەڵام ئێستا تەکید لە بەرنامەکان تەکید لەسەر جێبەجێکردنی مادەی 140 لەکات یعنی ناکرێ قسەوای لێ بێت وەکو قوڕیزستان وا بەدەست نەژنشکێنە بەڕاستی باشە ناکرێ بەڕاستی سیاسی بەم شێوە قسە بکەم ئێوە بۆچی زۆر تەرکیزتان لەسەر پارتیە بەرنامەی خۆت چی هەیە بە خەڵکی بەرنامەی خۆم ئەخرتەوە گەر مەجاڵم دەی بەرنامەی خۆم زۆر دروست بە نۆتەوە بەرنامەی بچووی گۆڕانی ئەو لەوێتەکە لە ئەولوێتی بچووی گۆڕان بۆ بەغدا ئەولوێتی کارکردنی تەوەری گەندەڵیە بەڕاستی چۆن ئەو گەندەڵیانە ئەتوانێت بزوتنەوەی گۆڕان لێوە کاری لەسەر کاتەمان بە هەوڵ و هیمەتی هەموو هاوڕێکانی لێ لە 2009 تا ئێستا چیتان کردو بۆی ئەوە نەهێڵڕێ سەرنجتان لەسەر بەغدا هەبووە بەڕاستی یان هەر لەسەر کوردستان گۆڕان بەنسبەت عێراقەوە عێراق یەکێکە لەو دەوڵەتانەی ئەسڵان دروستبوونی دەوڵەتی فیدراڵی بە فەرزی واقع بووە کاکە تۆ خەمە بەڕقوهین قسە ناکەین لەسەر بەڵام ناکرێ هەر دروشم بێت و لە ئەرزی واقع تۆ بڵێ من لەوێ یەک ریزی بکەم و لە هەولێریش نێڵی سەرۆکی پەرلەمانەکەت بڕاتە بە هەولێرەوە خۆ بە کامل قەناعەت یعنی بە بستوی گۆڕان نهاتوتە پێشەوە بەرامبەر بە پارتی بەرامبەر بە یەکێتی بە کامل مصداقیەت هاتوتە پێشەوە لەبەر بستنەوە گۆڕان مەساڵح و عقودینە و توشتی ژێربەجەری نییە هەموو پشتوپەنای خەڵکەکەیەتی میلەتەکەیەتی دەریش کەوت هەر ئەوە نییە حزبێک چەکی هەبێ و هێزی هەبێ و اقتصادی هەبێتر ئەوە لە ئەمری واقع لە ئەرزی واقع مهمە دەرکەوت کە هێزێک چەکی نەبێ پارەی نەبێ يعني علاقاتی ژێربەژەری نەبێ لەگەڵ تاران و ئەم قاهرە و بەغدایشە هێزێکی بەهێزە لە کوردستانە ئەو بستنەوەی گۆڕان بوو دەستی خستە سەر ئەو کێشە ئەساسیانە تەشخیصێکی جوانە وەکو دکتۆرێک چۆن تەشخیصی نەخۆشیەکەکە هیچ نەبێت تەشخیصی دەمدەڵەکانی چارەسەریشی بۆ داناوە لە هەوڵ و هیمەتایە بۆچی بەجێکردنی طبعاً دەبێت پارتیش بێتە بار و یەکێتیش بێتە بار و هەموو حیزبەکان یەڵا توانی چارەسەری کۆمەڵەشت بکەی خۆ بستنەوەی گۆڕانیش بەتەنیا ناتوانێت کۆمەڵەشت هیچ حیزبێک لە کوردستان بە پارتی و یەکێتی گۆڕان پەیوەندی لەگەڵ هیچ یەکێ لە هێزە وڵاتی ئەقلیمیەکان و لەگەڵ بەغدانیە دەگوترێت لە بەغدا ئەندام پەرلەمانی بزوتنەوەی گۆڕان هەبووە تأثیری هەبووە لەوەی حکوومەتی عێراق موچە نەنێرێ بۆ فەرمانبەری کوردستان بە یارمەتیت ساڵی 2010 ئەمە پەیوەندیە خوا بە یارمەتیت ساڵی
کاکە پەیوەندی خۆی من نەمایان تۆ پەیوەندی شەرعی نەبێت پەیوەندی هەموو حزب وایە خوا نەیەڵی بێرمەتی مشابه هەموو بۆ حزبێک خەڵک علاقاتی پەیوەندیەکی سیاسی شەرعیە. علاقاتی اقتصادی علاقاتی نیە لەگەڵ لایەنەکانی ترا لە شوێنەکانی ترا لە چوارچێوەیەکی شەرعیە ئەگەر باس لە بستنەوەی گۆڕانەکەن یەکێک لە نقسەکانی بستنەوەی گۆڕانەوەی کە لە ڕووی دەبلەماسی و لە ڕووی علاقاتەوە زۆر لاوازە باش. کە من کادیرێکم لە ناوەڕ بنمونە 2010 بستنەوەی گۆڕان ویستی مشارەکەی سوڵتەی تەنفیزی عراقی بکە دوایەوە لە پەرلەمان دەرچوو بە یەک تەلەفۆنی کاک مەسعود بۆ مالکی نەیەڵا یەک پۆست بدرێتە بستنەوەی گۆڕان بۆ ئاگاداری بەڵام مشکلەکەوتانی برادرانی پارتی هەموو شتێ بۆ خۆیان حەڵال ئەزانن ئێستا هاتنی بەڕێز عابادی بۆ هەولێر بە قەناعەتی خۆت کاک شاهۆ ئەگەر بهاتایە بۆ لای هەر حیزبێکی تر تەپڵی خیانەت و تەخمینکردن لێ نەدرا بۆ حیزبی تر بەلای من احتیاجیە تەبان کاک شاهۆ وەکو سەرۆک وەزیران بەڵێ بەلای منەوە زۆر احتیاجیە خۆ بۆ من شەر سەرۆک وەزیرانە کاکە خۆ بۆ یەکێتی شەر سەرۆک وەزیرانە بۆ کۆمەڵی شەر سەرۆک وەزیرانە ئەخر ناکرێت تۆ هەموو شتێ بۆ خۆت حەڵال بێ بە پێی ئەم ئەلکەیر بمکیالەی نابێ ئەبێ بێتە سەر ئەوەی کە قەزەیەکەیە ئێمە ئێستا پێگەی سیاسی کورد لاوازە لە بەغدا ئەو کاندیدانەی ئەچن بۆ ئەوێ ئینەمە الأعمال بالنیات نیەتی حیزبەکان چییە؟ باشە گەلێک سپاس مە بەسمە پرسیاری ئێوە وەرگم فەرمووتکایە پرسیار سێ پرسیارم هەیە بۆ کاکدانا سیان زۆرن کاکدانا ئەڵێ باسی دەستکەوت دەکا لێ پرسم دەستکەوتی ئێوە بۆ کوردستان چییە؟ من ئاکار سابر دەستکەوتی ئێوە بۆ خەڵکی کوردستان چییە؟ دەستکەوتی ئێوە ڕوعموچە و چارەگە موچەیە چۆن لە ڕوتان دێبانگەشە بکەن کە خەڵکتان ئاوا برسی کردووە باش پرسیاری دوم ئایا سوودی ڕیفراندۆم چی بوو؟ یەکێک لە سوودەکان ڕیفراندۆم جگە لە باش بەسە هاوڕەکانت مەجاریانە بێوانش ئێوە داوای دراوسێتیدان لە عراق دەکرد ئێستا بە چڕێکەوە دەستنەوە عراق زۆر سپاس فەرمووتکە کاک دانا جەزاعلی کاتب وەڵامی خێرات کە بەڵێ یەکەمیان دەستکەوتی ئێمە من پێشتریش باسم کرد باشە وەڵامەکەت خێرا بێ کات بە پێشیش باسم کرد ینی پارێزەری خاک و نیشتیمان ئەو پێشمەگاین لە بەرەکانی جەنگە پارێزەری مافی ژیانی جەناب و خێزانەکەت و خێزانی هەمومانن ئەو دەستکەوتانێک ئێستا ئاسایش و سەقامگیری لێرە نەک پارتی بەتەنیا پارتی و هێزەکانی کەش پێکەوە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان توانیمانەوە قاوەریانی کوردستان پارێزین حکومەت و پەرلەمان ئەمانە هەموو دەستکەوتی ئێوانن ئەگەڕانە بە دەستکەوت نازانی پێم بڵێ دەستکەوتی و حزبی جەنابەت کە پشگیریەکەی چی بووە یان بەرنامەیە چیە بە خزمەتی خەڵک سوودی ڕفراندۆم بەڕێزم سوودی ڕفراندۆم ئەوەیە کە ئێستا تۆ دوکومنتێکە بەدەستەوەی کاڵی میلەتی ئێمە ڕای میلەتی ئێمە لەسەر سەربەخۆیەوە ئەگەر تۆ دژیەوەیت دژی سەربەخۆیت بڵێ من یەکێ نەبم لاوانی دەنگم ماوە دژی سەربەخۆی گەلەکەمم ئەوەی کەیان کاڵی داوای دراوسێتی بڵێ لە ڕفراندۆم پێش ڕفراندۆم و دوای ڕفراندۆمیش من بە دەرێک جواب تێمەوە عێراق ئەگەر بێوێ وڵاتێکی سەقامگیر بێ وڵاتێکی سەرکەوتوو بێ پێویستە سەرجەم مافەکانی گەلی کوردستان دامیکە مافی من و مافی جەنابیشتۆ ئەگەر نیکە دراوسێتی بێت باشە پرسیاری ئەوە چی زۆر سپاس کاک شاوە من زریان پرسیارەکەم بۆ کاک مەحمووە بەس بە ئارگنەوە دوو پرسیار مێلەی کاتێک و بستۆم بوونیەوە چیتان بۆ خەڵکی کوردستان کرد و 4 ساڵی لە حکومەتە چیتان پێکرا چیتان بۆ ئێمە کرد جەنابتان ئەڵێ ئێمە بڕیاری گشتی ڕێخەری گشتی بڕیاری شخصیە ئەی باشە ئێوە کە گوێی لێ ناگرن بۆچی نانێرنەوە ماڵەوە ئیشی چییە و ڕوونکردنەوەکیش بۆ جەنابە عابادی کە چووە هەولێر لێرە پێشوازی لێکرا شاری بۆ ڕازایە لە هەولێر لەباران کرا زۆر سپاس فەرمونون لە حەق لامان نەدا گەندەڵیمان نەکرد نەوتی کوردستانمان نەدزی شەڕی ناوخۆمان دروست نەکرد لەسەر ئەو هەموو زوڵم زۆر لەسەرمان کراکە کاتی خۆی پارتی شەڕی ناوخۆڵێنتان بەخواوە لەسەر ئەو بەڵێنانەتان بەڵێنەکانمان ئەوە بە هیچ لەبێ ئێمە وەکو باسم کرد شەفاف بووین نزیح بووین هیچ شتێکی ژێربەژەریمان نەبووە ویستیمانە بەرنامە جێبەجێ بکەین بەڵام بە دەنگدەرتان داوە وەڵامەکەی چی بووە چۆن ینی بەڵێنتان داوە ئەگەر ئێمە دەرچوین وا ئەکەین ئەوە دەکەین لە 4 ساڵەکەی پێشوان ئێستا بەڵێ ئەو 4 ساڵی ڕابوو بەڵێ ئیستەش بەڵێنەکانمان دووپاتێکینەوە هیچ کاتێک هەموو هەوادارەکانی بستنەوەی گوڕان بە خۆبەخشی کارەکەن کاک شاهەوە تو حیزبەکە بینیوەسە لە کوردستانە بڕۆ لە 95 لە 98 ئەم حرەکەیان زۆربیان ئەوانن وەختی خۆی یعنی لە لایەکێتی بوون وەزیفەیان دراوەتێ باشە چەند کەس یعنی ئەم هەموو خەڵکە یعنی 500,000 کەس لە ناو یەکێتیە لە ناو حیزبەکانی ترا موچەخۆر و ئیمتیازاتی هەبووە کاکە دایان خەڵکی لە ناو حیزبەکانی تراتۆ تەیدی ئەم حرەکەیەکە یعنی بستنەوەی گۆڕان هیچ نەبێ زوڵمی لە خەڵ نەکردووە درۆی لەگەڵ خەڵکان نەکردووە پارەی خەڵکی نەخواردووە خەڵکی نان بڕاو نەکردووە ئەو نەوت و غازەی کە باسیەکەن کاتی خۆی بەس لە ساڵ حەڤدەکەیانە برد بۆ خۆیان دوایەوە کەرکووکیش گیرە تەبان داعش بۆ خێر بۆ پارتی کاک شاهۆ بۆ بەدبەختی بۆ ملەتی کورد
نەوتەکەی کەرکک و هاوانە و نازم کێ شارە بای حەسەن تکایە بۆ بۆ خەڵکیان خێر و بەرەکەتی بۆ گۆڕان پارتی یەکێک چییە؟ لەوانە بۆ تەحەدای واقعی کردووە تەحەدای گەندەڵکارانی کردووە لە کوردستانە بەرچاوی خەڵکی ڕوون کردوەوە بۆی خەڵک ئازاد بێ حڕ بێ ئازاد بێ جەری بێ قسە بکە بەرامبەر مەمدەسەڵاتە هەر ئەو بزوو گۆڕانە بۆ هەر جوودیەوە بوو کاک مەسعودی هاتووەتەوە بۆ ماڵ یەک دقە پێتوانیە ئەمە سوکایەتیە بەو شەهیدانە زیاتر لە 1300 شەهید پارتی و یەکێتی و هەندێک حزبی دیکە لە شەڕی داعشا داویانە ماڵ و مناڵی ئێوە و کوردستانیان پاراستووە چۆن دەڵێ هین بوو بۆ پارتی بەرژەوەندی یەکێ لە بەرنامەکانی مناڵەهەتیوەکان دەبینی ژنەکان دەبینی مێردەکانیان شەهید بوون و مناڵیان هەیە و لەبەر ئەوەی محافەزەی هەمووتانیان کردووە بۆ ئێمە بووین پرۆژەمان هەبووی پێشمەرگە بە مؤسساتی ئێمە بووین شەڕی داعش ویستومانە شکۆی پێشمەرگە بگەڕێتەوە نەک پێشمەرگە لە ماڵی مەسئولەکانە خزمەت بکات ئێمە بووین برادرانی پارتی ئەڵێ سوپای عێراقی مؤسساتی بێت ئەی پێشمەرگە بۆ مؤسساتی نابێت ئەی بۆ تا ئیسا دێگەڵە و ئەمبەر هەیە ئەی بۆ تا ئیسا ئەم پارتی و یەکێتیە نەیانتوانی وزارەتی پێشمەرگە ڕێکخەن نەیانتوانی لە دوو ئیداری ڕزگارمان بکات کاکە قسەی دروش و قسەی زن ناکرێت ئەوە گەز ئەوە مەیدان کاکە ئەمانە کرد کێ کوردستانی پاراست پێشمەرگە پاراستی من براکانی خۆم لەبەرەی جەنگان کە سوپارم شەهید بوون بۆ ناکرێت ئەوەش بڵێ هینی پارتی و مەسعود بەرزانی یان یەکێتی نیشتمانیە ئەو ملەتە خۆی لەبەر لە بەدبەختی خۆی ڕوا لە بەرەکانی جەنگایە بۆی موشەیەک وەرگەڕێ ئەوەتە پێشمەرگە تۆ باس لە پێشمەرگە ناکەی پێشمەرگە هەر ئەو ڕۆژێ شەڕ نەمامانکەی تر موشەکان بڕی موشەکانی ناوخانەوە ئێمە ڕێز لە پێشمەرگە ناگرین ئەی بۆی موشەکانیان بڕی بۆ لە کاتی شەڕەکە بەکاریان هێنا هەروەکو ئاڵێ لە کاتی خۆشیە وڵات هینی حیزب سەرکردەکانە لە کاتی جەنگ و ئاژەڵە بەشەکەی پێشمەرگە و جوندی و هەژارەکانە ئەوە بەسەر گۆڕانە دەبێیان بەسەر حیزبەکان ملەتە چاوکراوە بۆ ملەتە ئەزانێت چ دنیاچیە ئەگەر نەیبزانیە وەزعەکە چۆنە ئەو بەسەر گۆڕانە بەسەر گۆڕانە تەطبیقە بێت چووکە ساڵێکی نەمابوو لە حکوومەت کشانەوە ئەوەی لە خۆشیە لەگەڵان و لە ناخۆشیە لەگەڵیان نین لە وەختێکا گۆڕان لە حکوومەت کشانەوە کە ناخۆشی بوو یعنی کوردستان بە زەرفی شەڕ و داعش و ئەوانە داتێ ینی لە حکوومەت بووە گلەی هەیە کە گۆڕان زوو نەکشاوەتەوە تۆ معقولە وەزیرەکانی بنێرێتەوە بۆ ماڵ من بەچی تخوا باسی پارتی دیموکراتیک باسی دەوڵەتی یاسا و باسی سەنەدێکی قانونی دەستوری سەرۆکی پەرلەمان ئەنێریتەوە بۆ ماڵەوە وەزیرەکان ئەنێریتەوە بۆ ماڵەوە ئەگەر قووەت و هێز دەبێت تۆ قەنەعەت بە مؤسسات نییە قەنەعەت بە دەوڵەت نییە 27 ساڵەتیت کردووە جگە لە ماڵوێرانی بۆ ملەتە باش زۆر باشە پرسیاری ئێوە چییە پرسیارێکم بۆ کاکدانا شانازی بە ئەنجامدانی ڕیفراندۆمەوەکەن ئەگەر ئەیکەن بۆ لە حملە ئینتیخابەکانە باسی ناکەن وڵاهی بەڕێزم من ئێستاش پێشتم شانازی پێوەکەم هەرچەند نای خۆت نەوت بەڵام لە ئەگەر جەنابە هەڵمەتی هەڵبژاردن یان بەرنامە ئێمە خوێن بێتەوە ئەتوانی بیخوێنیتەوە کە بە هیچ شێوەیەک نکۆڵیمان باوکم گوێ بگرە نکۆڵیمان ڕفراندۆم نەکردووە بەعکسەوە نووسیمانە پێشتری ژوتمانە ئێمە کە ڕفراندۆمەکەین لەگەر هەموو هێزەکانی کە لە دوای ڕفراندۆمە دوای ئەنجامەکەی بە ئاشتیانە لەگەڵ دەوڵەتی عێراق دانیشین داوای مافەکانی خۆمانەکەین ئێستاش هەمان دێڕێتیارە ناو بەرنامەکەیمەیە بفەرمو سەیری یەک دوو وەڵامم بۆ کاک یەک دوو وەڵامی سەرێ خێرا بەخێرایی تەناواڵم ئەوەی کە دروشمی بریقوباریقی هەیە ئەم بە ڕێزانە نەگەم ئێمە بە کردار کردومانە فەرمو پێمان بڵێن چیان بۆ خەڵک کرد ئێستا شتێ نەگەیشتم کامە دەستکەوتە مادی و معنەوەکان بۆ بکە بۆ خەڵکیان کردووە ئەوەی کە باسیەکە ئەمە بزوتنەوەی گۆڕان دژی قسەم نەکرد بەڕێزم ئەوەی کە باسیەکە بزوتنەوەی گۆڕان دژی گەندەڵیە و گەندەڵینە بفەرموادی بزانم سەکردەکانی ئەوە یا هەن یا بزوتنەوەکە ئێوە کۆمپانیا و عقد و سیاسەتی نەوتی نییە ئەگەر نییە وەرە بەڵێنیان یەک پرسیاریشی پرسیاری لێ بکە قوربان سەیری ئەم هەرێمە هەرێمێکی باش وایە هەرێمێکی سەرکەوتوو پێشکەوتوو وایە فەزلەکەی گەڕایە بەڵام هەرێمەکەی وێران بووە زۆر من بەڕێز جملەکەت لێ بگرە بەڕێزەوە ئەگەر ڕاکەی فەسنیە بەزێک پرسیاری لێ بکە دەنگانە تەسەوەرەکەی بزوتنەوەی گۆڕان چەند کورسی بێنێ پێگەی خۆی نەتوانە وەختە وەڵامەکەی خۆوەرگێ لای جەماوەرەکەت کەی کێشەی توی ئەگەر من جەماوەر لێوە ڕازیە لێمە ڕازیە دەستکەوتی بۆ جەماوەر هەبوو لەگەڵ ئێمە بوون ڕێگای حەقلامان نەداوە کێشەی بینەرمان بوون سپاس